لە چارچەوەی گرتنەبەری ڕێکارەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی تەشەنە نەکردنی بۆ چەندین بڕیار و ڕێنمایی لەسەر تاسەری هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە و کە دوایین ڕێنماییەکان قەدەغەکردنی پرسەیە تا ڕۆژی 21ی ئەم مانگە وەڕاگررتنی هەموو چالاکی و بۆنە ئاینیەکان و کۆمەڵایەتەکانە و پێشنیاز کراوە لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان نوێژی بە کۆمەڵ لە مزگەوتەکان تا کاتێکی نادیار ڕابگرێت کە ئەمە لە لای خەڵک بۆتە دەنگۆیەک بۆ پێی کە لە 1990 بەڵێ لە 1995 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانان دەچن بۆ نوێژی هەینی هەر بۆیە ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری مەلان نیاز ڕاغب سەرۆکی لقی هەولێری یەکێتی زانانی ئاینی و ئەندامی لیژنەی فتوامان کردووە کە لەگەڵمان دەبێت. مامۆستا ئەم کاتت باش؟ ڕۆژ باش مامۆسانیاز ئەو کاتە ئێوەش باش زۆر سپاس. مامۆستا لەگەڵمانیت گوێ لەمانە مامۆستا؟ بەڵێ باڵێ بەڵێ لەگەڵتان فەرموو. بەڵێ مامۆستا ڕێنمایی و ڕێکارە ئاینیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چین؟ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان درود و سڵاو بۆ سەرگیانی پێغەمبەری پێشەوا و ڕابەرمان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم و لەسەر یاران و شوێن کەوتوان تا ڕۆژی دوایی و سڵاو لە ئێوە سڵاو لە سەردەم بینەرە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی کەی 24 لە ڕاستیدا سەرەتا دەمەوێت داوا لە خوای گەورە بکەم لەو بەرە بەیانیە خێر و بێر و ڕەحمەتی خۆی بەسەر سەرجەم گەلانی مسلمان دابڕژێنیەوە بە تایبەتی بەسەر هەرێمی کوردستان و بەزەی و میهرەبانی خۆی بڕژێنی بۆ ئەوەی کۆمەڵگەی مرۆڤایەتە ڕزگاری بیت لەو ئەزیەت و ئازارەی کە ئێستا بەرۆشی سەرزەوی گرتیە و خەڵکێکی زۆر لە قەلەقی و دڵەڕاوچێدا دەژین. سەبارەت بە پرسیارەکەت لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام لە بۆ هەر ڕووداوێک یان لە بۆ هەر پێشهاتێک عیلاج و چارەسەر و پلانی دانایە لە بۆ مرۆڤایەتی بەگشتی بە حکومێکە ئاینێکی گشتگیرە بۆ سەریە و لە بۆ شوێن کەوتوانی خۆی بە تایبەتی لە حاڵەتێکی لەم شێوەیەدا کە پەتایەک بەو شێوەیە براو دەبیتەوە چەند شتێکمان لە بۆ دەکاتە بەرنامە لەسەری بڕۆین. یەکەمینیان خۆڕاگری و تەحمل و سەبر بەرامبەر بە هەر نەخۆشیەک یان دەردێک کە بڵاو دەبیتەوە. تەحمل و سەبر و خۆڕاگری مایەی سەرکەوتن و بەرەنگاربوونەوەی ناخۆشیەکانە. بۆیە دەبینین لە فەرمودەی پێغەمبەردا صلی الله تعالی وسلم دەفەرمێ ئەگەر لە شوێنێک پەتایەک بڵاو بوویەوە و خەڵکەکە لە شوێنی خۆیمانەوە سەبریان گرت ئەوە ئەگەر خوا نەخواستە شتێکیان بەسەر هات و فاتیان کرد بەو نەخۆشییان بۆ پەتایە ئەوە خێر و پاداشتی شەهیدیان بۆ دەنووسرێ. خاڵی دووەمین بۆ بەرەنگاربوونەوە یان بۆ خۆپارێزی لەو پەتایانە ئیسلام بۆ ئێمەدانا ئەگەر لە شوێنێک ئەو زۆرە پەتانە براو بیەوە تکایە لەو شوێنە خەڵکەکە دەرنەسی بۆ شوێنی ترکە سەلامەتە چونکە ئەو نەخۆشەکەی لەگەڵ خۆی دەگوازێتەوە خەڵکی تریش توش دەکات ئەوە گوناهی پێدەگا. مەفروزە ناحەی دینی ئەو کەسە لە شوێنی خۆی لە ماڵی خۆی یان لە شاری خۆی بمینیتەوە بۆی نەخۆشەکە لەوێ نەقڵ نەبیت نەگوازێتەوە بۆ خەڵکی تر بۆی هەیە لە کاتێکی زوو خوای گەورە شیفای ئەوان بدە ئەوان چاک ببنەوە بەڵام کە نەقڵ دەبن دەچنە شوێنێکی تر خەڵکی تریش توش دەکەن بەوە گوناهبار دەبن نەخۆشیەکە بەربڵاوتر دەبێ ممکنێت تاخیرتر و ماوەیەکی تری بێت تا ئەو نەخۆشیە بنبڕ دەوێت هەر نەخۆشیە کە دێت تەبیعەت وایە نەخۆشیەکان زۆر نامینەوە ماوەیەک نەخۆشیەکەی دوایی کۆتایی دێت بە درێژایی مێژی شواب بووە هەزاران نەخۆشی و پەتا هاتیە ماوەیەک بۆ دوایی کۆتایی هاتیە خوای گەورە کۆتایی پێدەوێت. بەڵێ مامۆسانیاز ئێوە مامۆسایانی ئاینی بەگشتی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ناو کۆمەلگا و بە تایبەت لە پرسی ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئایا ئەم ڕۆڵەی خۆتان چۆنە گێڕن؟ چۆن ڕێنمایی یاخود ئێوە چ کارێکەکەن بۆی کە بتوانن ڕۆڵێکی گرنگ بگێڕن بە تایبەت لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەربڵاوە؟ الحەمدولله لەخوا بە زیادوی تا ئێستا لە کوردستان چەند حاڵەتێک تۆمار کرا یعنی ئەوە نییە کە خەڵکی ئێمە بتۆقێت
لە پایتەختی هەرێمی کوردستان الحەمدولillah تا ئێستانەکە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە و ڕانەگەێنراوە. ئەوەی هەیە لەخوا بە زیادوی لە پەنجەکانی دەست دەژمێردێت لە هەرێمی کوردستان تەنان لە عێراقیش ژمارەکە بە ژێر ئاخر ڕاگەیاندن نەگەیشتە 27 کەسە. بۆیە ینی جێگای ئەو مەترسیە نیە. دوایە ڕۆڵی ئێمە و ئەرچی ئێمە ئەوەیە دووشت بکەین. یەکەمینیان تەوعیە و تێگەاندنی خەڵک یان بڵاوکردنەوەی هوشیاری ئاینی بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە ئەوە ئەرچی ئێمەیە. دومینیش هەڵسوکەوتکردن و دانانی بەرنامە بۆ ئەو مەراسیمە ئاینیانەی کە ئێمە ئیدارەی دەکەینیان ئێمە بەڕێوەی دەبین. ئەو دووشتانە ئەرچی ئێمەیە بۆ ئەوەی خەڵک بپارێزین، بۆ ئەوەی خەڵک چۆن دەتوانیت تەحمل و خۆراگر و بەرەنگاری ئەو نەخۆشە بیتەوە. بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە بە ژێرەی راپۆرتە پزیشکیەکان، بە ژێرەی ئەوەی کە لە علمی طب هەیە، مهمترین شت ئەوەیە ورە. دەبێت کەسەکان وریان بەرز بێ. بۆیە وا دەزانم وەرەبەرزی و پێدانی وزەی وەرەبەرزی ئەوەی کە لە ئایندا هەیە و ئەوەی لای ئێمە هەیە تەوەقع دەکەم لە شوێنتر نەبێت کە خەڵکی ئێمە یان خەڵک زیاتر باوەڕی بە قووەتی پەنهانی هەیە، باوەڕی بە توانایەکێک کە لەسەرەوەی هەموو تواناکانەش کە توانای خوای گەورەیە. بەڵێ مامۆستا من سمع النداء فلم يأته فلا صلاة له إلا من عذر. ڤایرۆسی کۆرۆنا عوزرە؟ ئەم ڤایرۆسە بۆتە هۆیە کە ببێتە عوزرێکە نوێژی بە کۆمەڵی پێ بۆستێنرێت ڕێگری لێ بکرێت؟ حتما ئەوەی کە ئێستا جنابەت ئاماژەت پێیدا لە فقهی ئیسلامی بە جوێرەی هەڵبژاردن لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم چەند هۆکارێک دانرا بۆ ئەوەی دروست بێت کەسێک بەشداری نوێژ جەماعەت نەکا و ئاسایی بێ، یعنی بە پێشێرکردنی سنەتی پێغەمبەری لەسەر حساب نەکرێ یان مخالفەکردنی ئەمری پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لەسەر حساب نەکرێت. چونکە لە بیرمان نەچێ بەشداریکردنی نوێژ جەماعەت ئەوەڵەن زۆر خێرە. هەر نوێژێک کە بە جەماعەت دەکرێت 27 دەرەجە بەرزترە لە نوێژێک کە بە تەنیا دەکرێت. ئەو جاکە مزگەوت نوێژ لە مزگەوت بکرێت. ئەوانەی کە لە مزگەوت نوێژ دەکەن خوای گەورە شاهدی دەبۆ داوان لە قورئاندا ئەوانە ئەهلی ئیمانن. علمایان اتفاقیان هەیە لە هەندێک مەذهبان و لە فقهی ئیسلامی و هەندێکیان دەڵێن نوێژی فەرز سنەتی مؤکدەیە، هەندێکیان دەڵێن فەرز الکیفایە، یعنی دەبی ئیلا بکرێت نەکرێ خەڵکە گوناهبار دەبێت. في كل الأحوال قیمەت و بەهای نوێژی بە جەماعەت لە مزگەوت زۆرە. بەڵام هەر فقهی ئیسلامی و فقهایانی ئیسلام بە تێگەیشتن لە فەرمودەی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم هەندێک هۆکاریان دانایە بۆ ئەو هۆکاران دەبنە سەبەبی ئەوەی کە ئەگەر بەشداریش نەکا ئەتیادی و ئاساییە. یەک لە هۆکارەکان ئەگەر کەسێک قەردار بوو نەیدەتوانێت قەرد بداتەوە، یەک لە هۆکارەکان ئەگەر کەسەکە نەخۆش بوو خۆی نەخۆش بوو توانای نەوە بڕوە، یەک لە هۆکارەکان ئەگەر بارانش زۆر نەیدەتوانێت بگاتە مزگەوت یان قڕولی تێش زۆر بوو زەرەری پێدەگەی ژیان درندێک لەسەر ڕێگا بوو لە ژیانی خۆی دەترسا، ڕێگرێک هەبوو لە ژیانی خۆی دەترسا. چەند هۆکارێک هەیە ئەو هۆکارانە دەبنە سەبەب بۆ ئەوەی کە ڕوخسەت بدە ئەو کەسە بەشداری نوێ جەماعەت نەکا، هیچ پێشێرکردنی سنەتی لەسەر نانووسرێت و بەو معنای گوناهبار نابێت، بەڵکو خێرەکەش لە بۆ دەنووسێت بە ئەوەی کە بە عوزر نەیتوانێت ئامادەی نوێژی جەماعەت، یعنی خێری نوێژی جەماعەتی لە بۆ دەنووسرێت لەبەر ئەوەی کەسەکە عوزری هەبوو نەسەر نوێژ جەماعەت. ئەگەر عوزری نەبا ئامادە دەبوو لەلای خوای گەورە فەزلی لەگەر دەکرێت. بۆیە نەخۆشی کۆڕۆنا ئەو کەسانەی کە دەزانن فعلا هێمایەک لە هێمایەکانی ئەو نەخۆشیەکە بەرزی تایە یان شێ یان کۆکەیەکی توندە یان ئەنفلۆنزایەکی توندە، ئەوانە تکایە خێریان دەگات بەشداری نوێژ جەماعەت نەکەن. باشە مامۆستا هەیە کە مامۆستا نیاز لە کاتێکە ئێوە کە باس لەواکەنەوە مەترسیانەی هەیە و جگە لەوەش باسی خێری نوێژی بە کۆمەڵ و نوێژی هەینیشتان کرد. سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ ئێوە لە ژنەی فتووە کۆ بنەوە ئایا بڕیاردان بۆ قەدەغەکردنی نوێژی بە کۆمەڵ بۆ ماوەیەکی دیاریکراو بڕیارەدەن لەسەری بۆ لە کاتێکا بۆ کۆمەڵگەیەک کە لە 95 موسڵمانانن ئەم بڕیارە قورسە بێت یاخود بڕیارێکی لەو شێوایەن یان چۆن بۆ هاوڵاتیانی ڕوونەکەنەوە؟
هەر بۆ بەرچا ڕوونی جەنابتان ئەوڕۆ کە ئەنجومنی باڵای فتوای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە نەبوو ئەوەیە ینی پێش حەدەث نەکەین نەبوو ئەوەیە بڕیار بدان نوێژ بە کۆمەڵ قەدەغە بکات نەبوو ئەوەیە نوێژی هەینی قەدەغە بکات چکە ئەوانە شەعائیری دینن دەستلێدان لە شەعائیری دین زۆر 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 ینی مەترسیدارەوە ناکرێت مەگەر حاڵەتێکی زۆر زۆر وەک دەڵێت ئەو پەڕی تند یا ئەو پەڕی ترسناک دروست ببیت لە خوانە خواستە لە وڵاتیان لە نیشتیمان ئەو وەختە دەکرێت هەڵوەستە بکرێت ئەوەی ئەمڕۆ کە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان کۆ دەبیتەوە مەبەست لێی ئەوەیە چەند ڕێنمایی ڕوونکردنەوەیەک دەدات هەم سەبارەت بە ئەنجامدانی نوێژی هەینی نەک بە ئەنجام نەدانی بە ئەنجامدانی نوێژی هەینی چەند ڕێنماییەک دەدات نوێژی هەینی قەدەغە ناکرێ یانش ڕاناوەسێت چونکە یەکێکە لە هێماکانی دین و فەرزێکە دووبارە بوونەوەی نییە نوێژی هەینی لە سەرتاسەر هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و نوێژە جەماعەتەکان ئەنجام دەدرێت بەڵام هەندێک ڕێنمایی شەرعی پێویست کە لەگەڵ قەواعیدی دین دەگونجێت و دەبنێت سەبەبی پارێزگاریکردنیش لە گیانی هاوڵاتیان و نوێژخێنان لە مزگەوتەکان هەندێک ڕوونکردنەوە و هەڵوەست دەکرێت لەسەر مەولودەکان و لەسەر مەولودی زەواج لەسەر مەولودەکانی شەوی ئیسرا و میعراج لەسەر نوێژی بە جەماعەت لەسەر نوێژی هەینی لەسەر کۆبوونەوە ئاینیەکان هەڵوەستە لەسەر گشتیان دەکرێت بەس نەک هەڵوەستە لەسەرەوە بکرێت کە نوێژی هەینی قەدەغە بکریان نوێژی جەماعەت قەدەغە بکرێت کەواتە ئەو ڕێکار و ڕێنماییانە چییە مامۆستا؟ من ناتوانم پێش کۆبوونەوە هیچ ئیقرارێکیان هیچ بڕیارێک بدەم چکە کۆ دەبنەوە هەڵسەنگانن لە بۆ هەموو ئەوانەی ئاماژەم پێکرد دەیکەن و بەڵێ مامۆستاکەواتەوە بێت لەگەڵ پێڕەوانی ئاینەکانی دیکە و ئاینزانەکانی هەرێمی کوردستان ئایا هیچ هەماهەنگیەکتان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ لە ڕاستیدا ئێمە ئەرچی مزگەوتەکان و ئەرچی مەراسیمە ئاینەکانی خۆمانمان زۆر لەسەر شانە بۆیە بەرپرسیارەتی ئێمە دەرحەق بە مزگەوتەکان و تەچێ و خانەقا و کۆڕ و کۆبوونەوەکانی ئاینی خۆمانە تا ئێستا هیچ هەماهەنگیەک نەکراوە لەگەڵ برایانی ئاینەکانی تر بۆیە پیاوانی ئاینەکانی تریش دەتوان بە ڕۆڵی خوان هەر بەسن ئەوانش ئەوەی کە ئەوان زیاتر شارەزای طبیعەت و کار و بەرنامەکانی ئاینی خۆیان و گردبوونەوەکانی خوانن ئەوان خۆیان دەتوان قسە لەسەر ئەوەی خۆیان بکەن. بەڵێ مامۆستا بۆ هەمان مەبەست هیچ ڕاوێژ و یاخود هەماهەنگیەک هەیە لەگەڵ لیژنەی فتوای عێراق زانایانی عێراقی وڵاتانی دیکە؟ بەردەوام تەماس و پەیوەندی هەیە لە بینی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان و یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان لەگەڵ مەجمەعی فقهی عێراقی و لەگەڵ باقی ئەو دارولئیفتا و مەجمەع فقهیانەی کە لە ناوچەکەدا هەنە لە سعودیا و لە ئەزهەری شەریف بەردەوام هەیە بۆیە متابعەی بەردەوامیش هەیە و هەڵسەنگاندن یان سوودوەرگرتن لە بۆ ئەو فتوا و ڕوونکردنەوەی ئەوانیش دەبینرێت چونکە لەم دواییاندا ئەوانش بەتایبەتی مەجمەعی فقهی عێراقی چەند ڕێنماییەکیان دەرکرد سەبارەت بە ئەنجامدانی نوێژەکانی بە کۆماڵ و نوێژی هەینی و گربوونەوە ئاینەکان بۆیە تەواصلی بەردەوام هەیە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەک و هیچ بەیانێک و هیچ قەرارێک نادات ئەگەر پێچەوانەبی لەگەر مەبادی و قەواعیدی دین و هەروەها پێچەوانە و مسادەمەبی لەگەڵ عالەمی ئیسلامی چونکە خۆتان دەزانن ئێمە هەرێمی کوردستان بەردەوام ژیان و حاڵەتمان لە مەترسیدایە بەردەوام حاڵەتمان ناسکە خوا نەخواستە شتێک قەرارێک دەرچێت کە مخالەفە بێ یان پێچەوانە بی لەگەڵ تێگەیشتنەکانی مەجامعی فقهی ئیسلامیەکانی تر ممکنە بە ئاسانی ئەومان بکەن ینی وەک دەڵێت گوناهبارمان بکەن یان عیبەمان لێ بگرن بۆیە بەردەوام لە تەواصل داینە نەک بەو حیسابێک کە ئێمە لەوان دەترسین بەو حیسابەی ئێمە جزێکین لە عالەمی ئیسلامی یان لە ئوممەی ئیسلامی ناکرێ ئێمە هەرێمی کوردستان بڕیارێک دەرکەین پێچەوانەی بڕیارەکانی عالەمی ئیسلامی یان مەجامعەکانی ئیسلامی کە لە ساحەدا هەنە و خەڵک گویان لە بۆ دەگریت.
زۆر سپاس مامۆستا نیاز ڕاغب کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ زانیاریەکانت و سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەڕاستی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس